نەخۆشی شێرپەنجەمە من ئیتر ئەوەی ژیان و ئەوەی ماڵ و حاڵ و هەمووی بێت هەمووی فرۆشت بۆ عیلاج و هەمووی بۆ خۆمم فرۆشت. ژیانمان زۆر ناخۆشە، ژیانمان لە حەد بەدەل ناخۆشە. من دکتۆر پێیوتم پێویستە تا زەڕورە ئێستا بچۆ ئەو زەرعەیەم بۆ بکە بەخوا نەمتوانی منم کردووە. ئەمە نوێنەکان ئەمە نوێنەکانە کەنتۆریتیانێ کەنتۆرێکی تیانی جلی و بەرگ و هەمووی ئەم زستانە باوەڕەکەی دوو بەتانی لە ماڵە هەیە ماڵ و مناڵم خەریکە ئەفەوتێت. بەناوی خوای گەورە و میهرەبان. بەڕێزان خێرخوازانی بەڕێز، لە درێژەی هاوکاری مادیەکانی دەستگای خێرخوازی بەخشین بە سەرکردنەوەکانی دەستگای خێرخوازی بەخشین بۆ بێباوک و نەخۆش و هەژارەکان ئەمڕۆ لە ماڵی بێگردخانین. بێگردخان تووشی نەخۆشی شێرپەنجە بووە. بە بۆنەی ئەم نەخۆشیەوە خان و ماڵ هەرچیەکیان هەبووە هەمیان داناوە و ئێستا پێویستی بە نەشتەرگەریە کە بۆی ناکرێ. هیچ ماڵ هیچ شتێکی لە ماڵە نەماوە و پیاوەکەی کە کاسبکاری ماڵەکەی بوو ئەمیش جەڵدەلی یاوە کە چەند فەحس و جیهازێکیان بۆ داناوە ئەمیش نەیتوانیوە دەستی بخا بە بۆنەی نەبوونی مادەوە. ئێمە ئێستا هاتوین بۆ ماڵی بێگردخان. بێگردخان سڵام عەلەیکوم. ئەمە کۆدی نەخۆشخانەی هیوایە. تۆ نەخۆشخانەی هیوای بێگردخان؟ بەڵێ. چییە نەخۆشیەکەت بۆمان باس کە بزانێت چەندێکە نەخۆشی چییە نەخۆشیەکەت؟ وای نەخۆشی شێرپەنجەمە من تەقریبەن 3 ساڵ ئەبێ نەخۆشم. گورچی لەم لە دەستیاوە. تقریباً 110 دانە تەقەڵم پێوەیە. ئیتر ئەوەی ژیان و ئەوەی ماڵ و حاڵ و هەمووی بێت هەمووی فرۆشت بۆ عیلاج و هەمووی بۆ خۆمم فرۆشت. ئێوە وەزعتان باش بووە؟ زۆریش وەزمان زۆر باش بوو. بەڵێ زۆریش باش بوو وەزمان. ئیتر بەبوونی خۆمەوە هیچمان نەما، هیچ. ئەوە ماڵ و حاڵەکەمە خۆ بینیوتە نوێنم لە ئەرزایە نەکەوان تەریتیایە فەرش ئاوا لە ڕای خوا درودراوسیاوێتی پێم ئەو فەرشەکان هەمووی بەخوا بتورکاوە مدبەقەکە و بینیوە لەسەر تەختە دامناوە هیچی تیانە. خانوشتان نەماوە؟ هیچمان نەماوە. ئێستا ببوونێ ئەو نەخۆشی تۆ بوون بە کرێچیش؟ باڵە کرێچیشین. تقریبا 2 دەست نوێنشمێ لە ئەرزایە جلوبەرگم لە ئەرزایە. نابێ ئافرەتێکی سەرەتان جلوبەرگی لە ئەرزا بێت. ئێستا من جلوبەرگم لە ئەرزایە، نوێنم لە ئەرزایە. ئەوە ژیان و ماڵەکەمە. ژیانمان زۆر ناخۆشە. داواکەم هاوکاریەکمان بکەن، خێرخوازان داوایان یەکەم لەبەر خاتی ئەو خۆی گەورە بێن بەها نامانەوە. ئەوە ژیان و حاڵەکەی ئێمەیە و ژیانمان زۆر ناڕەحەتە. زۆریش ژیانمان زۆر سەخت و ناخۆشە. نارمیان بۆ هیوا لە خەستانەی هیوا 8 دەستەکی مایم کرد. 2 جار بردمیانە کەربەلا. 25 تیشکم کرد لە کەربەلا. 6 ئەمەلیاتی تریشم کردووە. ئەم ئاخیرەش ئەمەلیاتێکی ترم کرد بەخوا 110 دانە تەقەڵم پێوەیە. ئەوە بەخوا دوو ئیشاعی تریشیان بۆ نووسی و نەبووە بیگرم. یعنی بۆیان نووسی و نەمتوانێت. ئەی تا ئەخیرە بێەوە 5 مانگ وتیان نەبێ 5 مانگی تر. ئێستا من حالەن زۆریش ناڕەحەتم. زۆریش بەس ئێستا و دوو ئیشاعی تریشیان بۆ نووسی و لە بێپارەی و نەبوونیان نیمە بیکەم. نەتوانی ئیشاعەکە بگرین. ئەگەر
شێر پەنجەکەش هەڵداتەوە ئەو کاتە پارەیەکی زۆری وێ بە چارەسەرکردنی هەفتەی لەمەوە پێش لە هیوا خەواندمیان باڵە وتیان هەر زەرعەکە بکە لە دەرەوە بیکە نەمتوانی بیکەم ئێساش نەم کردو زەرعەکە بیکەم نەتوانی نە بەخوا نەم کردووە نەوەڵان نەم کردو ئەوە تا هەر ئەڵەم خوایەکیان یەکێ بکەی بەسەبەب بۆم بکات و بچم زانم ئایا گرەکانم زیادی کردووە زیادی نەکردووە من دکتۆر پێی وتم پێویستە تا زەڕورە ئێستا ئەو زەرعەیەم بۆ بکە بەخوا نەمتوانی و نەم کردووە ناوەڵان نەم کردووە هی ناترسی با بڵێن ئەم ئینە هەڵیداتەوە ئەو شێر پەنجە لەوە چێت ئەو کاتە وەستوفی زیاتر بوو زۆریش بەرەوەڵا ترسم زۆریش ئەیچی بکەم نیمە تەنها کوڕێکم هەیە کوڕێکی 18 ساڵم هەیە ئەو بۆ عیلاجی خۆم بیکە عیلاجی مێردەکەم کات ئەو مێردەکەم جەڵدە لێیاوە بۆ کرێخانم بیکە بەخوا باوەڕەکەی فرەی هیچ ناکەوێت هەر پانتۆڵێکیش بۆ خۆی بکڕێت ژیانمان زۆر ناخۆش و سەختە زۆریش لە وەعزێکی زۆر ناخۆشین خواز ژیانمان زۆر خۆش بۆ ئێمە تر بە بۆنەی ئێمەوە بە بۆنەی خۆمەوە ئاوام لێ هات ئیتر مەجبوریش بووین من دکتۆر جوابی کردم دکتۆرتی ئەو ئەمەلیاتەی بۆ نەکە ناژیت ئیتر مەجبور بوو ماڵ و حاڵەکەم فرۆشت ئەوە ئەمەلیاتم پێ کرد بنا بەخوا نەبوو قەرزارم ئێستاش قەرزارم بەخوا قەرزارێک کەوتووەتە سەرم ئەو تا بەخوا داوای شملەکە نیمانە بیدەین ئەوە هاوسەرم نەخۆشە ئەمە جیازەکە ئەوایە پیوە بواە جەڵدە لێیا بوو بۆمان نەکردووە نەتانتوانێت جیازەی بۆ بکڕن ناوەڵا نەماتوانێت هیچمانێ بەخوا ئاو زۆپایەت ئەو تۆزە نەوتەیتیایە هیچمان نییە داوا ئەەکەم هاوکاریەکمان بکرێت ئەوە ژیان و ماڵەکەی ئێمەیە داواکارم خوای گەورە بێوەیان کا بێن بەهانامان و ئەمە ژیان و حاڵەکەمانە ئەمە ماڵ و حاڵەکەمانە کە بەڕاستی ژیانمان زۆر ناخۆشە داوایان لێکەم بێن بەهانامان و خوای گەورە بێوەیان کە ئیشەڵڵا ئەمە ژوورەکەیە کە جەنابە پێم وتی کەوتم نوێنەکانم لە ئەرزایە ئەمە نوێنەکانە کەنتۆریتیانێ کەنتۆرێکی تیان جلی و بەرگ و هەمووی ئەوەش تەڕەشۆ ئاکا بەخوا باڵە تەڕەشۆ ئاکات ئەوێ زانێ نوێنشتە هەر لێرەدانەوە جلی و بەرگ و نوێن لێوێ کەنتۆرێکرد نیشتی تیادا هیچی نییە نەبەخوا ئەوەی تر خۆتان ئەیبینن ئەمەش مەتبەخەکەمە بڵێن نەکەوانتەرێکی تایە ئەوە وتم غازەکەمە لەسەر ئەو تەختەیە دامناوە یعنی هەموو مەتبەخەکەی تو ئەوەیە باڵە هەمووی ئەوەیە ئەمە کەوانتەر و مەتبەخ و پێداویست هەموو شتێکی ئەوە هەمووی ئەمە کەوانتەرەکەیە هیچ ئەوەی تر ئەزاق و هەموو شتێ لەوێایە ئەوە ژیانەکەی نە ئەزراقێکی تایە نە هیچی تیان نییە باوەڕەکەی هەر بە کیلۆ شتەکڕە داواکارم بێن بەهانامەوە بەخوا حاڵمان زۆر خراپە داوا لە خێرخوازانەکەم هەر لەبەر خاتی ئەو خوای گەورە بێن بەهانامەوە وەڵای حاڵم زۆر خراپە ئەم زستانە باوەڕەکەی دوو بەتانی لە ماڵا هەیە ماڵ و مناڵم خەریکە ئەفۆتێت ئەو هاوسەرم ناتوانێت ئیش و کارێکە جەڵدە لێیاوە کاسبکارم وتومە هەر ئەو کوڕم هەیە بێگەردخان دەستگای خێرخوازی بەخشین لە ڕێگای خێرخوازانەوە بڕێک هاوکاری بۆ هێناوی هیوادارین بتوانی کەمێک لە نەهامەتیەکانی ژیانی خۆتی پێکەم بکەیتەوە و هیوادارین خێرخوازانیش زیاتر بێنە پێشەوە بتوانن هاوکاری زیاتر ئەڵڵاگیان ئیشەڵا دەست و چاوە خۆش بێ و خۆتانە ڕازی بێ ئیشەڵا خۆی گەورە بێوەی کە خۆیانی ڕازی بێ ئیشەڵاوی کە بێ بەهانای ئێمەشەوە ئیتر ئەمانە هەمووی بەخوا ئیشا ئەو هەمووی بە قەرز
کراوە من دەستخۆشی لە بەخشین دەستگای بەخشین ئەەکەم خی گەورە پاداشتیان باتەوە ئیشەڵڵا کە ئاوا هاوکاری نەخۆش و نی نەخۆشخانەی هیواکەن و نی مناڵی هەتیوانش ئەکەن خی گەورە بیویان کە خی گەوریان لێ ڕازی بێ ئیشەڵڵا. کاسبکارتان کوێ؟ کاسبکار هەر بنێ شەکلەمە نەخۆشی دڵمە گوچینەوە خێرخوازانی بەڕێز دەستگای خێرخوازی بەخشین ئەمڕۆ بۆ هاوکاری مادی ڕۆمان کردووە لە ماڵێکی تر کە دوو مناڵی خاوەن پێداویستی تایبەتی هەیە کە شیزۆفینیانە دەرونیانە و هەروەها ماڵەکەشیان بەڕاستی شوێنی ژیان نییە شوێنیان زۆر خراپە کە ئێستا ئێوە خۆتان ئەیبینن و هەروەها باوکیشیان کە کاسبکاری ماڵەوەیانە کە ناتوانانی هیچ کاسبیەک بکە ئەمە وەزئی تەندروستی خۆشیتی کە ئێستا ئەیبینین. کاگیاسینجان سلام علیکم. وعلیکم السلام ورحمة الله وبركاته. کاگیاسینجان چۆنە ژیانتان چییە؟ ژیانما تۆزە قورسە نەخۆشەکانی میسێ نەخۆشیەیەکیان لەوانە ئەبێ قەسەر و شەبەکە و باڵۆن بۆکەن لە حکومی ملیۆنی 150 تیەچیە ئەنجا شەکلە ماوەی 3 ساڵ حاڵەتی سێم گوچی لە شتم بەخەستیەوێ گوچی لەم تەواو نییە. ئەی وەزئی مناڵەکانت باسی دوو مناڵەتم بۆ کۆزیان چۆنە؟ ئەم مناڵەکان یەکیان عقڵێم دڵێ ناژی یای ناتوانانی بێتە دەرەوە هەر لەو ژوورە ماوەتە هەر لەو ژوورێ منە دوو شخصیەتی شخصیەتی شیزۆفرینایەتی جاریوە شەڕی گێزە جاریوە لەو ژوورە سژنایەتە دەرەوە عقل پێ ناشێ خۆشوە ماڵی جارێ خۆی ناشوە جەماوەیەک دەست و شتیەوەشان شەخۆیەوەشان. تۆ کاسبکارتان کوێیە؟ کاسبکار هەر بنێ تۆش ئەمە وەزمەش وەزەمە جەمش شەکلەمە نەخۆشی دڵمە گوچینەوە ئەم عیلاجانەی تۆن ئەمە چۆنە چۆن ئەڵێ عیلاجانە حەپی دڵم هەیە سابستۆ کوێ کامێ ڕۆژی دوو بیخۆم جە لەگەڵ ئەمەیە. ئەی مسلم ئەوە بۆ مەسەن ئەمە علاگەیەکی ترە ئەمە علاگەیەکی ترە ئەمە چۆنە؟ لا ئەمە هەرێکی نەوەیە ئێستا مەسامە ئیلتیاباتە مەش لە بەخشین کڕیمە ئەمە بۆ ئیلتیاباتە ئەمەشیان علاگەیەکی ترە. بەڵێ ئەوش علاگەی ترە بەڵێ. باشە تۆ یعنی چۆنی بەسن ڕۆژانە ئەم عیلاجانە ئەتوانی بکڕی تۆ ڕۆژانە پێویست بە فەحس و بە عیلاج و بۆ خۆت بۆ مناڵەکان چۆنی دابینیەکەی؟ جابەجا برادر و شت یارمەتیمایە ماوەسای برادر ئەمانە یان ئاکام یارمەتیمەیە ئەوەی شتێک پارەمە یاتیاوە 15,000 گەوانی لێکڵم. یعنی خۆت ناتوانێت شتانە دابین کە ئەبێ لە ڕێی کەسوکار لە ڕێی خێرخواز ئەم محەممەدی برام دوورە لێمەوە هەر خۆم بە ڕەفیق شت بەیە یارمەتی شتی یاوم ماڵی ناوە بێ. کوڕەکەی تریشت هەر حەبی دەرونی هەیە بەس ئەم باشترە تۆزێوەزێ ئەو باشترە چێتە دەرەوە من قەسەرم بۆ نووسراوە ئەمە پێویستم بە قەسەرە لە حکومی بە ملیۆن 150 ئەبێ قەسەر و شەبەکە و باڵۆن کەم مزعفاتی گورچی لەشمەیە لەگە مزعفاتی قاشم شەکرێتی. ئێستا دوو ئەم قەستەرێ چۆنەکەی؟ ئەم قەسەری لە حکومی ئەبێ سرەی بۆ گرە. باش لە حکومی بەڵێ لە حکومی ئەڵێ ئەوەی تێچێ بەڵێ لەو ملیۆن دینارە و ملیۆن 150,000 چۆن دابینیەکەی؟ ئەبێ لە ڕێی خێرخوازانە داواکەم یارمەتیم بە لالی زیاتری تێچ. ئێستا تۆ ئەم پارەت هەیە بیکەی؟ ناپارەم نیە داوا لە خێرخوازانکەم هاوکاری بکەن. بۆچی هاوکاری کرد؟ بۆ قەسەر و باڵۆن بۆ علاجی شەکری قاشم. کەی ئەو مینەیە بێ بکەی و قەستەرە و باڵۆنە؟ ئەو قەسەرەوتیان کەی پارە لەدە ساوە توانی بیکەی چیان پارەکە حازر بوو. ئەمەش ئیکۆکەی دڵە دڵم لە سا 40 ویشێکاو یعنی لە سا 60 ویش ناکە. یعنی ئێستا تۆ پێویستت بە
خەستەرەی دڵە خەستەر و باڵۆنە بەڵێ. دڵت لە سەدا چلیشەکە اینجا ئاوش لە قاشم کۆبووتەوە اینجا ئاو لە قاش و سەسن و سکیشم کۆبووتەوە اینجا شەکرەکەت کۆنتڕۆڵ نییە 250 پێویست بەڵێ. بە عیلاجێوەیە کە قاچوش هەر ئاوساوایی شەکرەکە بەڵێ اینجا لەگەڵ ئەوەشا کە گورچی لێشت پێویستی بە چارەسەرە گورچی لێشت زعیفە ئەوە هیچ ئەبێ خەسەرە باڵۆن کە نشتەگەری چیتر دەوێت نەشەگەی وتی ئەو قا پەنجەش دەبێ ئاوساوە بیبڕیتەوە بەس جارە منەوە ناپڕمەوە بە بۆنەی ئاساوە بڵێن شتا. شەکرەکەتەوە بێ پەنجەش ببڕیتەوە بەڵێ خێرخوازانی بەڕێز ئەمە ژیانی کاگیاسینە کە ڕۆژانە لەگەڵ ئەو هەموو نەخۆشیەکی خۆی باسیەکە کە عیلاجی ئەو هەموو نەخۆشیە بەکاردێنی ئەمە عیلاجەکانێتی هەمووی بە جیا کردوتە زەرفۆ لە بۆی نەخۆشیەکانی زۆر زۆرە وەرەوە پێویستی بە قەسرە و باڵۆنە ناتوانێت بیکە و پێویستی بە سندین عیلاجی تریشە پێویستی بە نەشتەرگەری تریشە لەگەڵ ئەوەشە داوای هاوکاریەکە بۆ دوو کوڕەکەی کە نەخۆشی دەرونیان هەیە کە کوڕێکی ئەو لێرە ئێستاوە شەو ڕۆژ ژێر جێگایەوەدا پۆشراوە ناتوانێت بچێتە دەرەوە و کوڕەشی تریش تۆزە وەزعی باشترە بە عیلاج ئەتوانی بچێتە ناو خەڵک و بێتە دەرەوە بە عیلاج ئەویش هەر ئەم نەخۆشیەتی. یاسینجان لە ڕێی خێرخوازانەوە ماڵیان دەستگای خێرخوازی بەخشین بڕێک هاوکاری بۆ هێناوی بۆی بتوانی بۆ عیلاجەکانت دیان بۆ ئەم نەشتەرگەریانێک کە پێویستە سەرفەکەی بۆ خۆت یان بۆ عیلاجێکی مناڵەکانت ئەمە هاوکاری دەستگای خێرخوازی بەخشینەکەم خۆش بیاخۆ زۆر دەستخۆشی لە برایانی بەخشینەکەم دەستخۆشی لە خێرخوازانەکەم و ماڵە ناوا بێ و ئینشاءڵڵا بێتێکیان هەیە ببێ بە دەبێت. بۆ ئاو کارەبا و کرێخان و چی ماڵە فرۆشتان خانووەکەش تەسلیمتان کردەوە نەتانتوانی کرێ بدەن ئەم شاڕەتی خۆینە نەباسیینە ماڵە خۆمان بڕۆ لە ماڵە حاڵان نەماوە بەچێتینە ماڵ خۆمان یەک کاڵی نەماوە تۆ چایەکە خۆی نەوەڵە خێرخوازانی بەڕێز دوای ئەوەی خێزانی کاک محەممەد تووشی جەڵدا بێ و تووشی قەرزارێگە بن کە کرێچیشە بن ناچارن لەبەر قەرزاری هەرچی شتی ماڵە بیفرۆشن ئێستا ئەختەرخان و کاک محەممەد بەبێ خانون خانوو ماڵەکیان نێ شوێنێکیان نێتیا دانیشتن هەچیشتی ماڵیشیان هەبوو فرۆشتویانە بۆ ئەم کرێخانووی کە پێشتر لەسەریان بوو خەیزانشی بەهۆی نەخۆشیەوە بەهۆی جەڵدەوە وەفاتی کردووە وەکو خۆی ئەڵێ ئەمە سێ هەفتاوی خەیزانی وەفاتی کردووە و ئەم کوڕۆکسەشیان بەجێهێشتووە لای کاک محەممەد و ئەختەرخان ئەختەرخان وەزعتان چۆن بوو بۆمان باسکە لەو خانوویە کە پێشتر تیابوون و کرێچی بوون لەو پێش باشتر من تۆزێ ئەوژەمەس بازمان خراپ بوو کە وەفاتی کرد وەزعتان خراپ بوو هەنی ئەو کارەبا و کرێخانوو قەرزاوی بەڵێ ئەمسیانە ئێستا تیشتی ماڵە فرۆشمان بۆ ئەو کارەبا و کرێخانوو بۆ ئاو کارەبا و کرێخان و چی ماڵە فرۆشتان خانووەکەش تەسلیمتان کردەوە نەتانتوانی کرێ بدەن ئێستا لە چی ئەژیندایە گیان لە ماڵی کچەکە دەژین وەکۆی کە ئێمە بیستومانە کچەکەشت مناڵی بێباوکی هەیە پیاوەکەی نەماوە لە ماڵی ئەو کچە دەژین کە پیاوەکەی نەماوە مناڵی بێباوکی هەیە ئەی بۆ خانوو ناگرن بۆ چ ناچ خانوێک بگرن خانوو ئەمە ئیشیە
ئیشی نییە لەبەرەوەکە شتی ماڵیشتان نەماوە وایە؟ ماڵیشمان نەماوە ئێستا لەبەر ئەوەش ئەمە ئیشی نییە بەڵام ئێوە پێشتر پێش ئەوەی کە شەو بەخان خوا گەورە عەفوی وەفات بکە ئێوە داواتان کردو بۆ کاک محەممەد پێویستی بە نەشتەگەری بوو نەخۆشە بڵێ نەخۆشە کوڕەکەوت بڵێ ئەمیشە خۆشە چیەتی؟ سانیەسێ پشتیەسێ چیەسێتە ئەوانە پێویستی بە نەشتەگەری بوو بڵێ بڵێ ئەوە ئێستا وەزعتان چیە دایگیان ئاوا لەسەر ئەوانەی ئەو کچەتون وەزمانی ناڕەحەتە زۆریش ناڕەحەتە بڵێ زۆریش ئەنی دەماڵێ ئەم کچەجی دێگەی ئەم دوو مناڵە ژیانیان زۆر ناڕەحەتە ئێستا ماڵی خۆی نەبوو ناڕەحەت نییە دەماڵی خەڵکە ئێتر بەخوا ئەم کچەڵەتی خۆینە نەباستینە ماڵی خۆمان بڕۆ لە ماڵ حاڵمان نەماوە بەچێتینە ماڵ خۆمان ماڵ حاڵی خۆتان فرۆشت یامانەوە قەرزە یامانەوە بە قەرزە سێ ساڵ دایکە قەرزاری زۆر ژیانمان زۆر زۆر ناخۆی بووە ئەوتێ خێزان مردووە ئەم دنیاڵە هەموو جاریاڵێ توانێت لە باشتینە ماڵ خۆمان نەباشتینە ماڵ خۆمان زۆر ژیان بەزەویشم پێ نایەتەوە بەخوا ئێستا ئێوە ئێمە بینیمان ئێوە هاتبوونەوە بە دوای خانوو بگەڕێن وا بوو باش ئەوە خانووتان گرت بەبێ هیچ کەلوپەلێک چۆن نەتوانستنەوە خانووەوە ئەوە بوو هیچتان نەماوە لە ماڵ هیچ شتێکمان نەماوە هەر هەمین فرۆشت ئەوە بشین فرۆشت یانی چۆنە سەر ژیانتان دایگیان ژیانمان ئاوەیە ژیانمان ناڕەحەتە لەسەر ئەو کچەمەوەن ئێستا خانوومان نییە و هیچ ئەرچای ماڵمان نییە و ئەوە ئاوەژی یعنی بڵێن لەو ماڵە ئێستا هەرچی شتێکتان دەرنەکردو هەمووی فرۆشتاوە هەر هەمووی بڵێ یەک پیاڵێک نەماوە تۆ چایەک پێ خۆی نەوەڵڵا هەر هەمووی داوا لە خێرخوازانەکەم داوای ئەرچای ماڵەکەم داوای خانوویەکەین بێن بە هاوارمانەوە ئێستا تۆ بەیانی خانوویەکی دەستکەوی بیگری بکرێ ئەتوانی کرێ بدێ توانی ناو ماڵ بکڕی ناوەڵا ناتوانم دەسەڵاتم نییە ئەی داواکاری چییە تۆ خێرخوازان چیتان بۆ بکەن وەڵای خێرخوازان داوامان ئەوەیە خانوویەکمان بۆ بکڕن لەگەڵ ئەشیای ناو ماڵە دەستگای خێرخوازی بەخشین دوای ئەوەی کە ماڵی کاک محەممەدی بۆ شێوازە بینی کە ماڵەکەیان فرۆشتووە بۆ دانەوەی قەرزی ئاو و کارەبا و کرێخان و بەهۆی وەفاتی خێزانیەوە ئەم ناهەمواری و ژیانیان بەسەر هاتووە دەستگای خێرخوازی بەخشین بڕی هاوکاری پێشکەشکردن دایگیان ئەمە هاوکاریە بۆ خۆت بۆ کاک محەممەد و هەردوو مناڵەکەت بەڵێ دەستیان خۆشێت و ماڵیان ئاوارێت و دەستخۆشیان دیەکەم زۆر زۆریش پاریان بەزێوەکە خواستان بەیاخوا خۆپازێتیان بەسەوەیاخوا زۆر مەمنونم زۆر ماڵیان ئاوا بەیاخوا خۆتەنویستیانخوا ماڵیان ئاوا بەیاخوا دەستیان خۆش بەیاخوا زۆر مەمنونیانم کاک محەممەدیان هیوادارین بەو هاوکاریەی کە پێشکەشمان کردن بتوانن تۆزێک ماڵی پێ بکردنەوە تۆزێک ژیانتان بێتەوە سەرخۆ خی گەورە پاداشتیان باتەوە خی گەورە ڕستیان بە خی گەورە سەپرازیان کە ماڵی خێرخوازان ئاوا بێ ماڵی بەخشین ئاوا بێ خی گەورە پاداشتان باتەوە ئینشەڵڵا